چەند ساڵە بێ ئاوین لە چی گەڕێکێکی لە سەمسەماڵ ئێمە لە گەڕەکی ئاشتین لە گەڕێکی ئاشتین 48ەکان 48ەکان. بەڵێ چەندی جارێ ئاوتانیت؟ وڵی ئیستا هەفتەی جارێت یە بەس ئیتر لەمە و دوابێتە 15 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ. بەڵێ اینجا بەم گەرمایە کەمیشە ئاوەکە لە هەنێ منتیقە ئەڵێن مەسەلێن ئیتر ئاوا 2 سەعات ئاوەکە زۆرش ناکەنەوە زۆر کەمە کەمیشیت زۆر کەمە بەشەکە بەشی پێداویستی ماڵ وڵا بەش ناکات لەم کاتەیە ئاوە کڕن بەڵێ لە هاوینانیش زیاتر ئاوە کڕن بەڵێ بەنمونە ئەم هاوینی ڕابردوو چەندی ئاوتان کڕی؟ وڵا زۆرمان کڕێت ئیتر حیساب ناکرێت و هەموو هەفتەیەک ئیتر ئەبێ ئاو بکڕی ئەبی ئاو بکڕی ئەگەر ئاو نەکڕی و ئاوە کە بەرە درێتەوە بەش ناکە؟ نەوەڵا بەش ناکە زۆر کەمەیکەنەوە ئاوکە کەمەکرێتەوە یانسە لە ماڵەوە ناچێتە سەرتانکی سەربان ناوەڵا لە ماڵەوە گەر لە ماڵەوە بتە مناڵێ بشۆی جلێ بشۆی هەوشەیە بشۆی ئەبێ دەستی پێوە بگری ساری میوانت بێ هەر باش ناکات ئاروەڵا میوانەکە وڵی ئاو بێنە لەگەڵ خۆتان وڵی سەوای لێ هاتووە بێ بڵێ ئاو بێنە ئەی ئەم ئاوی گۆبتەپە و چەمچەماڵ وتیان ئەی ڕایە کێشین بۆ چەمچەماڵ تا چەند ئێوەی دانیشتوانی چەمچەماڵ دڵتان پێخۆش بوو؟ وڵا زۆر دڵمان پێخۆش بوو یعنی ئیتر ئەوەش ئەمەلێک بوو بۆ ئێمە بەس هەتای سەوا نەگەیشتووە ئەسەوە ڕاگیری ئاگاداری؟ بەڵێ دڵتان بەچی خۆشە؟ وڵا دڵمان بەچی خۆش بێت وڵا دڵمان بە هیچ خۆش کێشە بێ ئاوی ڕزگارتان بێ وڵا وعدێکی زۆرتان پێدرا وتیان ئەم کێشەیتان بۆ چارەسەرەکەن چی بە حکوومەت هەڵێن بەدەسەڵاتداران؟ وڵا بەدەسەڵاتداران ئەوڵێم با حەزەکەم با 2 ڕۆژ بێت ئا لێرە دانیشێ بزانە ئاو چۆنیە خۆ ناواژین؟ بەڵێ خاڵەجیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسەلام. چۆنی حاڵە چۆنە؟ من دەستم ماسەکەم قوربانم زۆر سوپاس دەکەم. حاڵە باشی؟ حەمد بۆ خوای گەورە. یاخوا هەمیشە باش بیت. پێڵاوی خەڵکی شوێی؟ وڵا خەڵکی عینکەم. عینکە؟ لە سەمسەماڵ دانیشی؟ نا وڵا هەل لە عینکە دانیش. شوێیە عینکە؟ شوێیە؟ کەوتەتە خواردسەنگەوە. ئەوێوە ساق بێخۆ. ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ سەمسەماڵ. سەمسەماڵ خۆ دەزانی بێ ئاوە. وایە. بیستوتە ها؟ بەڵێ. ئەم بیئاویە ئەچکی شێ چارەسەریکە؟ وڵا ئەگە بێ حکومەت چارەسەریکە. ئەی بۆ نایکە؟ ئەی بۆ نایکە. ئەم هەمگە شەید و ئەنفەلەماندا سوعالمان لێ ناکەن لە لادیە لە ناو چەمچەماڵ لە لادیەکان هەمی کشتی پێویستاتە ئەم حکومەتە خزمەتی ئەو میلەتە بکاکەوە شەید و ئەنفالی داوە. یەک کەسێ سوعالمان لێ ناکە. هەر بۆ بەخەڵی خۆیان حەوڵە دەن و دوعای سەر وەسەلام. شەید و ئەنفال هەیە؟ شەید و ئەنفال؟ ئەرە وڵا 30 نەفەر ئەنفالە. 30 نەفەر ئەنفال؟ ئەرە وڵا خزم و برا و براژن و کوڕ و خزمە نزیک. ئەرە وڵا. ئەمە زۆر. ئەرە وڵا زۆر. بێ خزمەت و بێ خزمەت گوزاری. ئەرە وڵا بێ خزمەت گوزاری وعدی خۆی قسەم کردووە لەگەڵ ئەم حکومەتا ئەوانش کەناڵاتێ بۆ دەشتا وتومە ئێمە خەڵکی لادێین نە مەکتەبمانەیە نە خەسەخانەمانەیە نە ئاومانێ نە هیچمانەیە نە جادەمانەیە هەر ئەو قسە و کردم و ڕۆی و هیچ سوعالیان لێ نەکردی. ئەرە وڵا. ئەی باشە بەنمونە ئێستا کێشەی بێئاوی خۆ دەزانی گرفتێکی گەورەیە. وڵا خەتەر ئاو نەبێ چۆن ئاوە خۆیتەوە چۆن جلە شۆی چۆن ژیانەوەی ژیان هەموو شتی ئاوە. وڵا ڕاستە. چۆن دەستنوێژ نەکردی هەموو شتێک ئەلاکولین ئەم ژیانە هین ئاوە ئاونەوە هیچ ئاو نەبێ ژیانیشە نابێ. ئەی ئەم وعد و بەڵێنانی کە ئەیەن بە خەڵکی چەمچەماڵ لە کاتی هەڵبژارنەکانە بۆ ئێستا لێ پەشیمانە؟ لە کاتی هەڵبژارنەکانە بۆ خۆیان ماکەن فەریقە کوێر نازانم ناوبیسەیان نا ئەوی با ئەوگیان بۆ خۆمەوەکەم ئەمانیش بۆ خۆی لە کاتی هەڵبژارە دەوای چیەکەن هاین لە خزمەتانە و دوایی شەر ئەو کەلیمە قسەیە و ئەڕوا و هیچ نایکرد. پرۆژەی ئاوی گۆبتە بە چەمچەماڵ وڵا پرۆژەی ئاوی چەمچەماڵ خۆ میسانی چەمچەماڵە بزانم بەس کەس و کارە لێرێ کەس و کارم لێرێ وەڵاڵێن ئەومانیە و کارەبایان زیاو کردووە کورە حەقی وایە هەر کارەبا بووە شەید و ئەنفال و بەم لادیا حەقی وایە هەر پارەی لێ نەسێنی هەر بەرامبەر بێ هەر پارەی نەداتێ ئیسا ئەمەنە پارەی لەسەر زیاو کردووە خەڵکەکە مەگەر وازی لێبێت. ئەرە وڵا ئەو خەڵک کارەبای بچوار کاژمێریش ئەمە کە دەستیان پێکردێژن 24 ساعت کارەباتانەیە گوێ و خەڵکەوە بڕن پارەکەش لەو خەڵکەوە زیێن و ئیتر ئەو خەڵکەیش چی بکە خوڵکەوە سەری هەمی شەید و بە پارەدا. ئارە وەڵا ئەم شارە ئەبێت چی بۆ بکرێ ئەم شارەکە ئەو قوربانەی یاوە شەیدە ئەنفال قوربانم لە کاتی ئەنفالەکە من لە زیلا حکوومەتی باز گرتمی ماڵ و مناڵمان ڕۆی گەیمە ئەم ڕاستە ڕسمێکی سەرداما لەم ناوا بوو ئا لێرا بوو کابراایەکی تەبعاەوی حاجی ماروف حرەسی ڕسمەکە و
وتم خوایە من چۆن خۆم هەڵدەم چۆن ڕاکەم بڕۆم فکرێکم کردووە وتم بچمە ڕاستی ڕسمەکەی سەدام خۆم هەڵەدەم لەبەر ئەوەی لەبەر خاتی ڕسمەکەی سەدام تەقە نەکەن ئەلوێ دەرەچم دەبەخوا ئەل لەم شوێنی حەزریا خۆم هەڵدا خۆم کرد بۆ ئیرە ومان سەرما تەقەیان کرد ئارە بە زات و سیفەتی خوا ڕام کرد ئالێرۆ ڕام کرد دەرچووم ئیتر بەخوا عربانە لە بەردەستما و پڕبانی لە سێ و پرتەقاڵ و ئەمدا لە عربانەکە سێ و پرتەقاڵ لە بەرمۆ ڕای کرد کابرای خاوەن عربی و سیاوە هاوسەرمێ کرد ئێزانی مەسەلەکە چییە تێوەگەی ئێوەڵە ئیتر برا ئەم خەڵکە ئاوا ئەم کوردی خۆمانە و ئەم پێشمەرگە گۆرە پێشمەرگە هاتە ماڵمان پێڵاوەکانی دڕا و پێڵاوەکانی پێی خۆم مەدایە تێوەگەی ئێ کاکە ئیساکی ئەو وعدە پێشمەرگەمە ئەمە نەخۆش گەرەک و ومە نەزانی لە ئاسمان هاتێتە خوارەوە ئیسا چاومەکەوێتە پێشمەرگە ڕووەکەمە ولاوە ئەم پێشمەرگە و ئەم کوردایەتی ئەو خزمەتیانە کرد چۆن پەشیمانیت کە خزمەتیەمان بەرە بەخوا حمامیان وین دوولۆ ڕێحازری ئیتر هەرچی خزمەت و خزمەتگوزاری بوو بۆ ئەوانمانە کرد ئەرە بەخوایشمەوە دەستۆ نەما و ئەمە هاو کەڵشێمان بۆ سەربڕی ئەوە هاو قەلمان بۆ سەربڕی ئەوە هاو یەسمان بۆ سەربڕی ئیسا یەکێ لەو پێشمەرگانە لەو مەسئولانە ناڵێنە کاک فڵان کەس تۆم هەمکە خزمەتی ئەمە کرد کێو ئەنفالە کێو شەیدە کێو چییە هەر مەرحەبایەکم کا وەکت وەچمە بەردەمیان هەر ڕووەکە نەولەوەژن با نەمان ناسی نازانم لە ماڵەکەی منە خزمەتم کردو ئێ برایترم حکوومەتە ئاواکە لەم میلێتە و ئەم میلەتەی کشت سەرپەردان کردووە ئەوەی شەیدە و ئەوەی ئەنفالە و سێ مانگجارێ دوو مانگجار ئەگەر معاشێکی باتێ داتێ و نەیشی داتێ ئەوە هیچ و دوعایسەر ئێستا ئەم بێموچەیە بازاری هەموو شارەکانی وێران کردووە سەمسەماڵی ژەر وایە بەڵێ وایە لەشتان ساغ بیاخوا ئێستا بەدەر لە بێبازاری و بێکاری لە سەمسەماڵە گرفتی ئاویشەیە بەڵێ هەیەی گرفتی تۆزێ باسی ئەو مەعاناتی بێ ئاوێن بۆ بکە چیەکەن بۆ ئاو واللهی ئەوەی خۆی هەفتەی جاروای دە ڕۆژی پێچی ئاومان دێ دە ڕۆژارە دە ڕۆژجارێ هەر ڕۆژجارێ ئاوها ئیتر وەڵا ئەوەی ئاوی هەیە پڕیشی ناکە فریان ناکەوێ بەش ناکە 2 ساعتەوە بزانم 3 ساعت ئاو دێ کەمە ئیتر مەجبورە ئاو کڕی ئارە وەڵا بەتەنکەر ئاوە کڕێ و بەچەنە والله وابزان تقریب 15,000 20,000 ئاواکەوێت لە هاویانیشا ئەم کێشەیە زیاتر گەورە بێتەوە ئەن لە هاوینانە زیاترە بێ ئاوی لە چەمچەماڵە تا چەند دڵتان بە ئاوەکەی گۆپتەپە خۆش بوو وڵا زۆرمان دڵ پێ خۆش بوو بەڵام بەداخەوە پرۆژەکە وەستاو بۆچی ئەم بوو عدانە ئەیەن هەموو چەند ساڵژارێک بەرپرسێک ینی لە کاتی هەڵبژاردنەکان ناخۆ هەر کاتێ بۆنەیەکە بێ لەم سەمسەماڵێ یەن وعدی ئەوەیان کە ئێمە کێشەی ئاوتان بۆ چارەسەرەکەن برینچی وا ئەڵێن و دوایش بۆمان چارەسەر ناکە برینچ دەسەڵاتمان نییە تا چەند ئەمە کراوەتە کارتێک بۆی لە کاتی هەڵبژاردنەکانە بەکاری بێنن بۆ خەڵکی چەمسەماڵ تر هەموو وەختێ بەکاری هێنن هەموو وەختێ بەکاریان هێناوە چەمسەماڵ قوربانێکی زۆری یاوە کە سوکاری ئەنفال بەشێکی زۆران لێرن شەهیدی زۆرە لە چاو ئەو هەموو قوربانی کە یاوێتی خزمەت کراوە پێویست واللهی کراوە بەس وەکو پێویست نەوە وڵا لە تەماحی ئاوڕاتیانان نییە ئاوەکە لە هەموو شتێک گرنگترەوە ئاو گرنگە چۆن ئاوەدانی سەرچاوی ژیانە ئاڵێ قوربان وایە لە سەمسەماڵە گرفتی ئاو هەیە چەند ساڵەکە وایە هاوینانیش ئەم کێشەیە زیادەکە و کۆمەڵێ ماڵ ناچارن ئاو بکڕن اینجا من نەزانم کە خەڵکی چەمسەماڵ دڵی بە ئای گۆپتەپە خۆش بوو ئێستا ئەم پرۆژەی ڕاگیراوە بۆچی ڕاگیراوە بە بڕایەوە نازانم هۆکارەکەی چییە ئەبێ حکومەت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە ئێمە بەڵێنی نییە ئەگەر حکومەت نازانم دەسەڵات نیە ئێمە ئەگەر حکومەت بەڵێنی داسا کاقوبات بتی ئێمە ئاوی گۆپتەپە ڕائکێژین بۆ چەند چوار ئیساکی هەڵبەتە گرفتێکی تیان نازانم گرفتەکەی چیە ئەوە حکومەت خۆیان نەزانێ ئێمە ناتوانین پارە سەرف ناکرێ والله ئیتر ئەوە حکومەت خۆیان زانێت تر سەر بکەن ئەبێ سەر بکەن چونکی ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە ئەگەر سەرفی نەکەن ئێمە ملەتین ئەی وەکو خەڵکی سەمسەماڵ چی بە بەڕێگا چارازانن ینی لەم کاتەیە کە قەیرانە بێکاریە بێ موچەیە خەڵکیش ناچار بێ ئاو بکڕێت والله نابێ ئاو بکڕێ ئەبێ ئاو ببێ جونگێک بێ حکومەت چارەسەری بکە
ملت ناتوانێت چارەسەری ئاو بکات بێ حکومەت ئەو ئاوا ئەو زۆر بەچیتە ئێستاکە بڕوان پێ بکە بیدەنە دەست من هەر ماڵی لەم چەمچەماڵە 100,000 کۆکەم و ئەو ئاوی گۆفتە بڕاکێشم بۆ چەمچەماڵ ئەوە زۆر بەچیتە ئەم هەموو پارەی چی لێتیە ئەم هەموو داهاتە داهات و پارە و داهاتی چەمچەوە ئەمە چی لێتە کەس نازانێت بۆ کوێجێ ئەبێ پرۆژێ ئاو بێ ئەبێ کارەبا دابینکەن بۆ شارەکان ئەبێ کارەبا تۆزێ وەزعی باش بێ ئەبێ نابێ بەو شێوە خەڵک فەقیرە خەڵک نیەتی هەیە ناتوانێت پارەی کارەباکە بدە مۆلیدەکەی بداخۆ هەموو کەسێ دەوڵەمەند نییە زۆرینەی خەڵک ئەمڕۆ وەزعی باش نییە زۆربەی خەڵک ئیمڕۆ وەزعی باش نییە هەیە باشە بەس ئەوانەیش کە باشن هێشتا لەوانە ڕەزیلترن حەزەکەن کارەبا سعودی هەرزان بێ ئاو بێ عنی دەستیان تێناژێ ئاو بکڕن بەو شێوە بۆچی لە کاتی هەڵبژاردنەکانە دەسەڵاتداران ئەم بەڵێنانە ئەیەن بە نمونە پێش هەڵبژارد بۆ ئەویان ئەڵێن بەشکو خەڵک دەنگمان پێ بدا و بۆ ئەویان ئێسەوە نزیکی نە هەڵبژاردنێکی تر ئەم جارە پێت وانە بە نمونە تاخیربوون و ڕاکێشانی ئاوی گۆفتەوە بۆ چەمچەماڵ هۆکارێکی سیاسی لە پشتەوە بێ کارم لە حکومەت بتوانن کەوا ئاو گۆفتە بۆ چەمچەماڵ ڕابکێشن چونکە بێ ئیشی لێ بکرێ ئەگەر ئیشی لێ نەکەن ئەو ئاوە ناگاتێرە 100 ساڵتر ناگاتێرە ئیشی لێ ناکرێت لەم کات نازانم ئاگام لەو شتانە ئیشی لەکەن ئەڵێن ئیشی لەکەن بەس نازانم ڕاگیرە ڕاگیراوە دەسەڵاتمان نیە مەیجی چی بکەین ئێمە چی دەسەڵاتێکمانەوە بێ حکومەت خۆی جێبەجێ بکە ئێمە دەسەڵاتمان نیە مزە بەنیاز نین بە فشارێک دروستکان ناڕزایەتیە واللهی نازانم ئەو ملەتە خەڵک خۆیزانانی هیچ ناڕزایی نازانم جا ناڕزایی چیەکە ئێمە سەرۆ حکومەتە لە خۆمانە جێگرەکەی لە خۆمانە وەزیری کارەبایە لە خۆمانە وەزیری لە خۆمانە هەمووی لە خۆمانێ بەچی دەسەڵاتێکمانێتە هەمووی لە خۆمانە کەنێکن برێن چی هەمووی لە خۆمانە فارسیە تورکیە عربێتی حکومان بکە لە کوردستان ئەبووە ئیساکی وەزعی کوردستان ئەبێ وەک دوبەی وا بووە هەموو کوردستان داهات و جەخانی هەمووی گشتی نەوتە و گشتی کریستاڵە و ئاتونە کوردستان غاز و هەموو شتێک ئەبێ ئیسا وەزعی کوردستان وا نەبێ بەم شێوە بەس ئیساکی ئێمە دەسەڵاتمان نێوە حکومەتە بەس من داواکارم لە حکومەت لەسەرەوە حکومەت لەوانەیەکەوە ئیشیان بەدەستە کەوا ئەم ئاوا ڕاکێشن بۆ چەمچەماڵ ئێمە زۆر چەمچەماڵ ئاغڵبی ماڵوا هەیە لە 15 جاری ئاوی نایە ئەم چەمچەماڵە خەڵک ئاغڵبی ئاوا کردی ئێمە زۆر بێ ئاوین چەمچەماڵ جا داواکارم لە حکومەتەوە ئەم کەناڵیوەتی کەناڵەکە نازانم زوم والله تر داواکارم لە حکومەتی ترە گەر بمان بکاگە نێشمانکەوە دەسەڵاتمان ئێمە ملەت هەروە بووین هیچ دەسەڵاتێکمان نییە سڵاو لێ باشی یاخوا بەخێر سپاس گرفتی ئاوتانەیە لە چەمچەماڵ بەڵە زۆری شەمانە هەنێک گەڕەکێت 14 ڕۆژارێ ئاودێ هەنێک گەڕەکێت 10 ڕۆژارێت هەیواشە هەفتەی جارێ ئاودێ ینی من مناڵ بوومە هەتا ئێستا چەمچەماڵ بەدەست کێشەی ئاو ئەناڵێنە ینی کێشەی ئاو لێ چەمچەماڵ نەبڕاوە لەم دوایانەیە خەڵکی چەمچەماڵ دڵی بە پرۆژەی ئای گۆفتە و چەمچەماڵ خۆش کردهبوو بەڵام ئێستا پرۆژەی ڕاگیراوە ئەمە تا چەند ئێوە بێ هیوا کات ئێوە هیواتان لەسەر ئاوی گۆفتە باڵچنیوە وڵای ئێمە هەر دەمێکە بێ هیوا بووینە خۆم سە ناوم هیوا بەس دەمێکە بێ هیواش بووینە کاکیوای تو بێ هیوایش بووینە بەڕاستی بەدەست ئاوە وەزع چەمچەماڵ زۆر خراپە ینی چووە وایە لە چاو شارەکان ترەوە چەمچەماڵ لەعنی لە هەموو ڕۆیەکەوە خزمەت بکرایە چووکە لەبەری خاوەنی شەیدە خاوەنی ئەنفالە خاوەنی زۆرترین قوربانی دەرە ینی بۆ چەمچەماڵ لە هەموو پرۆژێکە ینی پێشەنگ بووە چەند بەرپرسەکان ئاوڕێن لە چەمچەماڵ یاوەتەوە وڵی ئاور بۆ شێ ئاور نەدراتەوە نەوەڵا هیچ بۆ چەمچەماڵ نەکراتەوە تۆ بڕۆ بەناو بازار چەمچەماڵە بەناو شار چەمچەماڵە بگەڕێ بزانە چی پرۆژێ کراوە یەک شت نەکراوە بە چەمچەماڵ بەڵێن وعدا بە تایبەتی ئێمە ئەمڕۆ فۆکسمان لەسەر ئاوی گۆفتە پێ لەسەر گرفت و کێشەی ئاوە لە چەمچەماڵە ئەی ئەم بەڵێنانە چی بوو کە دراوتیان ئاوی گۆفتەپە ڕاکێشن بۆ چەمچەماڵ بەڵێنیاندا بەس ئێستا قایم قامەڵێ بەهۆی ئەوەی کە پارەکە بۆ خەرج نەکرا و ئیشەکە ڕاگیرا بۆی کێ هۆکارە بۆی کە ئەم پارێ سرف ناکرێت وڵای حکومت بە هۆکارێ خۆ من هیچم بەدەست نیە من عەرەبانە کاسب یەکم هیچم بەدەست نیە تەنانەت بەچەم ئیشی خۆم بەدەستە ئێتە خۆمە حکومەتە چەند ئەمە پێت وایە ململانێکی سیاسیە لە نێوان هەردوو پارتی دەسەڵاتدار وڵی خۆ ئێرە خۆمان هەمووان نەزانین کێ لێرە دەسەڵاتدارە یعنی ئەوان حەقە پرۆژه ئاوەکە جێبەجێ بکەن ئەوان وتیان پرۆژای گۆفتە بەیانی هەموو خەڵکی چەمچەماڵ و ئەم سنوورە و بە تەکیە و وعدیاندا خەڵکێک زۆر ئەمە سنوورە زۆر دڵخۆش بوون
وتمان تاوی تر شاءله لە کێشەی کەماوی نەجاتمانە بەس کەچی بێئومێدمانیان کرد تاوی تر من ینی ئەو پەڕی بێئومێد بینە لەم ئاوە ئەگەر وا بێت تا چەند ئەمە بارگرانێکە بەسەر شانتانەوە کە ئەم هاوینەش دیسان گرفتی بێ ئاوی سەر هەڵەیات و خەڵک ناچارەکە بە تەنکەراوە بکڕێ ڕەنگە ئیتر ئەو کاتە ئاویش گرانتر بێ تاوان ئەو کاتە تەنکەری ئاوش گرانە بێ و بەهۆی ئەم وشکە ساڵیشەوە ئاو کەماکە ئاویش نییە ئەو کاتە ئەو گرانترە بێت تەنکەری ئاو معنی بە زەحمە دەچێتە ماڵەکان لەبەری کەسانی وایە لە کرێچیە موچەیەکان 50 ڕۆژدارە موچادرێ یعنی سێرەکەی هیچ داهاتێکی نییە ئاو بکڕێ کارەبای 24 ساعتی لەولاوە بۆ سێ یعنی بێ ئیشیەکەت ئەوە تا من لە بازاڕم سەیریکە بازار چەنە چوانی ئەمە یعنی مە چش دراوە سێ ئەو بازاڕەکە باوەڕکە زۆر بێ بازاڕێ بێ ئیشیە یعنی سە من خۆم یەکی خۆم خۆشکور ئەلحەمدولیلا کرێچی نیم بەس بەزەین بۆ کەساتێتەوە کە کرێچیە هیچ داهاتێکی نییە موچەکەی موچەیەکی نییە ینی بەڕواکە بەزەین بۆ وانادێتەوە خۆم بە هەر حاڵ بەس خەڵکێکی داما و گەلێ زۆرە لەمە خرابن ئەلحەمدولیلا هێشتان باشترم لە چاوانەی خەڵکەوە ئاسپاس بۆخوا بەس یان تۆ ئاو بکڕی کارەبات نەبێ بۆ شێوەیە کەسابەتت نەبێ موچە نەبێ ینی بەس ئەو خوای گەورە ئەماژێنە ینی لە وەزعێکی زۆر خراپە ئەو خەڵکە هیوادارم ئەم حکوومەتە شتێ بۆ ئەو خەڵکە بکە ڕۆژی ئای گۆپتەپە چەمچەماڵ چەند ساڵە وعد و بەڵێ نەدرێت چەند ساڵە ئایانەوێت ئەم گرفتە لە چەمچەماڵ چارەسەر بکرێت ئێستاشەوە بەرەو هاوی نەچین دیسان گرفتی بیاوی سەر هەڵەیاتەوە چیڵی لەسەر وەکو وڵاتی کەم شار وەڵای وەکو جەناب ئاماژەت پێ کرد چەمچەماڵ ساڵانێکە بەدەست کەماوی و دەناڵێنەیە ئیتر بڕار بوو ئاوی گۆپتەپە بێنرێ بۆ چەمچەماڵ دڵمان پێ خۆش بوو بەڵام بەداخەوە ئەوەی ساگاڵێ ڕاگیراوە ئیتر نازانم تەوەقع ناکەم هەولێر ئەو ئیشە بۆ چەمچەماڵ بکات چەند وەکارەکەی ململانێکی سیاسی لە نێوان بۆ نمونە هەردوو دەسەڵاتدار بەڵێ بۆیە وتم هەولێر یعنی پارتی ئەوە ناکە بۆ یەکێتیش لەسەر گیرفانی خۆی ئەو بۆ خەڵکی چەمچەماڵ ناکات و ئەم ئیشە هیوادارم هەردوو لایەن بیرێ لەم خەڵکە بکەنەوە خەڵکی چەمچەماڵ قوربانێکی زۆری یاوە پێویست ناکە بۆ بۆنەی دوو حیزبەوە ئێمە ببینە قوربانی و دڵنیام ئەگەر کۆمپانیایەک بواە هەردووگیان ئەیان کرد بەڵام غێر بۆ بەرژەوەندی میلەتە کەسیان نایکەن بە ململانی سیاسی کراوە وەڵاهی تر هەروایە نەک بە ململانی سیاسی کراوە ئەبێ حکومەت بورجەکەی بۆ تەرخان بکات پارتی ناوچەی خۆی نییە و ئامادە نییە بورجەکە تەرخان بکە یەکێتیش ئامادە نییە لە گیرفان خۆی بیە ئیتر پرۆژەکەت ئۆتۆماتیکیە نەبێ ڕایبگیرێ ئەی بۆچی بە نمونەیەکێتی زیاتر لە کاتی بانگەشەڵ بژاردنەکانە وەکو کارتێک بەکارێنێت بۆ ڕاکێشانی عەتفی ئەو خەڵکی چەمچەماڵە بۆچی ئەمە ئەوان ئەوە ناکەن یانێ ئەو وعد و بەڵانەی کە ئەیەن لە کاتی هەڵبژاردنەکان ڕاستەکەی نەک هەر هێنانی ئاوی گۆپتەپە بەڵکو زۆر بڕیاری تریشیان پێمان داوە کارەبا نیشتیمانیمان بۆ بکەنە 24 ساعاتی ئەوەشیان جێبەجێ نەکردووە و یعنی جادەوبانەکانمان ئێستا بڕۆ سەیری کە ئەڵێ ئەمە شار نییە ئەمە لە سەردەم سەدامەوە قیر نەکراوە ئەو قیرانی کە گشتی چاڵ و چۆڵی تایە تاسی تایە و وەکو خۆتی شووتێ بۆ ئاوەکەش هە بڕیاری داوە هەتا ئێستاکە ئاوەکەشی جێبەجێ نەکردووە و پێویست ناکە ئەو قسە خەڵخۆی ئەزانێت لە کاتی هەڵبژاردن قسەی زەرد و سوورەکەن خەڵک نابێ باوەڕ بۆ قسانە بکە بەڵام هیوادارم پرۆژەیە و ئاوە زۆر زەرورە بە سیاسی نەکرێ و بۆ ئەلامی هەڵبژاردن بەکارنێنرێ هەرچی زووە خەڵکی چەمچەماڵ لیان قبول نەکات چ لە یەکێتی و چ لە پارتی داوا بکەن بە زووترین کاتە و پرۆژەیە جێبەجێ بکرێ ئەمساڵ ئەگەر وەک ساڵی پێشوو بین چەمچەماڵ نیوەی چۆڵیەکە ئەمڕۆ هاتوون بۆ چەمچەماڵ خوا بەخێر بێت دەستە ماسەکەم زۆر سپاس دەکەم چەمچەماڵ بەدەست گرفتی بێ ئاویەوە چەند ساڵە ناڵێنێ والله من لەوەتی لەم شارەم ئەو هەیە تقریبا من 11 ساڵە بێ لەم شارەم کە بارم کردۆ دەیێرە ئیتر ئەم 11 ساڵە هەروە بووە تا ئەم دەقەیە ئێستا شەروایە قسەیەکە بوو کە ئاوی گۆپتەپە بگەین بە چەمچەماڵ بەتاچیدا ئێستا ڕاگیراوە ئەرە وەڵایی ئێستا ئەڵێنی شیلێ ناکەن یعنی ئیتر ئەو کاتەکەەوە کاتی هەڵبژاردنەکە بوو لە سازی شیلێ بکەن و بە ئاسانی ئیتر ئەم وڵاتە نەجادی بێ ئەم شارە لێ بەخوای ئێستا لەو سا ڕەنگە بڵێم خراپترە یعنی ئێستا ئێمە لە ئەنفارەکانی تقریبن بڵین 8 ڕۆژی پێچێ 9 پێچێ لە هاوینە 12 سیانزەی پێچێ
اینجا 2 سعات ئاو دێ ئەرە بەخوا ئەگەر نی سعاتمان بۆ زیادکە ئیتر بێت تەکلیفی لێ بکەیت ئەرە وەڵڵی ئەم گرفتی ئاوا پێت وایە کەی چارەسەرە بێ بۆچی ئەمەی سەڕاگیراوە تا چەند هەستەکەی ئەمە ململانێکی سیاسی لە نێوان هەردوو پارتی دەسەڵاتدار ئەم دەڕخی ئەوانەیەکە و دەڕخی ئەوانەیەکە بۆچی نایانێت ئەم خەڵکەی چەمچەماڵەکە خەڵکێکی زۆری تیا ئەنفالە کە سوکاری شەیدی زۆری تایە خەڵکێکی زۆری تیا لێرە پێشمەرگەیە بۆ ئەم شارەبی ئاو بێت وەڵی بەتاکید وەڵی نازانم بۆچی ئەوە هەیە ینی سەر ناکرێت سەر ناکرێت ینی ئەوە گەورە نییە خۆی ساو کابرای لە کارەباکەی هەبوو هەمووی سێمانگی پێ نەژوو ئاوەگەی یەنا بۆ خۆی بۆ ناو کارەباکە ئەی ئەمان بۆ بۆیان نایە ئەمان حکومەتن بۆ بۆیان نایە یعنی ئێستا ئەمان هەدەستی منێ لەوانەی خێرە من بیکات یعنی خەڵکی تایە وەڵی حەزەکە خێر بکە حەزەکە سەماڵاڵێ من ئەتوانم کۆمەکی کۆ بکەمەوە لە ناو شارەکەیە ڕایکێشم ئەرە وڵا ئەمان نایکەن ئیتر نایکەن نازانم بۆچی نایکەن ئایا ناکرێ بۆیان ناکرێ شت هەیە نەکرێ بۆ پارەی تێچێ ئێتەبان هەرەوەیە مەسەرەکە پارەی ناخۆی چی لە کاتی هەڵبژاردنەکانە بەکارێنن بۆ خەڵکی چەمچەماڵ بەڵێن ئێمە ئەو گرفتتان بۆ چارەسەرەکەین دەنگمان پێ بن ئەو کاتە هەروایە ینی ئەو کاتی هەڵبژاردنە ئیتر تۆ هەرچیەکەت بێڵێن بەسەر چاو هەرچیەکەت بێ بەسەر چاو دو هەڵبژاردنەکە ناکرێت ئیتر کە ڕۆیشتن نایەنەوە نەوەڵا کواخوا ئەم مەسولانەی لێرە بوون و لەم شارە بوون و ئەم قسانیانە کرد کوا هیچیان دیارن ئەو کاتی کە بڕیاردرا بۆی کە ئەم کێشەیە چارەسەر بگرێت کە ئاوی گۆفتەپە ڕاکێشن بۆ چەمچەماڵ دڵتان خۆش بووایە بەتاچید هەموو ئیتر وتمان نەجاتمانە بێ و ئارەوەڵە ئەو کاتە ینی گەشتبین بوون بۆی کام پرۆژێ و خۆی جێبەجێ بکرێن تاچید بەتاچی دەکرێت ینی شکەوت یانی ترەمە آخر ساڵەوە ئەمە دەمێکەوە ئەمە ساڵی نییە و دوان نییە و ئەمە دەمێکە وایە چارەسەرەکرێ ئیدوتیانم جارم پیاوە ئەیکاو ئیترم کاکوباتە تەمان خۆی هات ئیتر هادوودی شتەکەتان بووەکەم ویشەکەتان بۆ خۆ من نەمبینی بەخوا بەستیان وادیدا و تەواوە کرێت وتیان ئیشی لێگەن و ئیشان لێگەن هەمووی بەخوا نازانم 2 مانگ و 3 مانگ ویشان لێگەن و وایتر ڕاگیراوە تا ئیسە ناکرێ هیچ نازانم ئەوە نە قورسە ینی ئەم خەڵکەش بەڕاستی مەغدورە ئێتۆ ئاو چییە نەو بێ بۆچی نەو بێ ئیتر کارباکە تۆزێ باشترە لە بەرۆی نێزیکە و لێمانەوە ئەینا وەکو ئاوەکە ناوەڵە وڵی ناگرێت هەر گرفتەوەی ترە تا ئیساگاراو هەیە تا ئیسە چۆن بووە وڵی پەنا بەخوا یاخوا چارەسەر بکرێت خەڵکە نەجاتی بێ خەڵک گوناحە سە لە شۆڕش 15 ڕۆژی پێچێ بەخوا خەرچی لێرە 15 جار ئەرە بەخوا یعنی 2 هەفتە جارێت و 2 ساعدا و چی لێگەی خاڵۆجان ئیتر تۆ هەرە بێ بیکڕی ئیتر وڵاتەکەشی چیتیانی و خۆ ئیتر ماعاشێکی نەبێ ئیتر خۆ ئیشی تایە چیتیایە هێشتێکی تیانیە و ئیتر خەڵکەکە بەخوا ئیتر ڕۆژ چۆن نەبینی ئەم بازاڕەوە خەڵکە بێ ئیش و بێکار و مەگەری دوکانێ شتێکی بێکاری بێت ئەرە وڵا بێ ئاوی بێ و پارەی بێت بێ ئاوی بێ من گرفتێکی گەورەی ژیانەوەتاچید ئەرە وڵی ناڕەحەتە ئەرە وڵی بۆ خەڵک ناڕەحەتە یعنی ئیتر خۆ دەسەڵاتی ژنێ چیەکەی هەرێ بێ دوای خێر بگەین ئیتر پەنا بەخوا بەشکی میشەڵا زۆر سپاسانەکە قوربانە بم لەشە ساق بە یاخوا زۆر سپاس ئەمەی کە جۆبیستی بوون ڕابۆچوونی بەشێک بوو لە شاری چەمچەماڵ ئەم شارە لای هەمووان ئاشکرایەکە خەڵکێکی زۆر قوربانیاوە بەشێکی زۆر لە ئەنفالەکان وەکە سوکاری ئەنفالەکان وەکە سوکاری قوربانیان لێرن لەم شارەیان ئەم شارە بە پایتەختی شەید و ئەنفالکراوەکان ناسراوە قوربانێکی زۆر دراوە لەم شارەیە لە پێناو کوردستانە بەڵام تا ئێستا بەدەست گرفتی نەبوونی کار و نەبوونی هەلی دامەزراندنی گەنجەکانمان و لەگەڵ ئەوەشا خزمەتگوزاری و پرۆژەکان لە ئاسێکی پێویستدانین لە هەمویان گرنگتر ئاوە ئاو ژیانە ئاو سەرچاوی ژیانە شاری چەمچەماڵێکێکە لەو شارانی کە زۆرترین گرفتی ئاوی هەیە و لە کاتی هاوینیشا لە وەرزی هاوینیشا ئەم گرفتە زیاتر سەر هەڵەیات و هاوڵاتیان و دانیشتوانی ئەم شارە ئەناڵێنن بەدەست بێئاویەوە ئەوان هەمویان بۆ هیوایان کە هەرچی زوو ئەم گرفتە چارەسەر بکرێت لەم دۆخی قەیرانە دارایی و بێکاری و بێپارەیە ناکرێت تۆ بە تەنکەر ئاو بکڕی هەمووان چاوان لە دەستی حکوومەتە ئەڵێن کە ئەم گرفتەمان بۆ چارەسەر بکەن و باشی تر بێئاو نەبێت باشی تر ئەم شارە بێئاو نەبێت ئەمە ڕابۆچوونی بەشێکە لە وڵاتیان و داواکاری هاوڵاتیانە لە قەزای چەمچەماڵ